ئەمریکا هەیمەنەیەکی هەیە لە ناوچەکە و ئەو پەیوەندیش کە لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستانەیە بە تایبەتی لە زۆنی زەرد ترسی خسۆتە دڵی ئێرانەوە کە بە شێوە لە شێوەکان هاوکاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا بکەن. ئێرانیش ماف بەخۆیەدا دیفاع لە خۆی بکە و بڵێن کێشە بۆ ناوچانە دروستکە بۆ ئەوەی سنوورەکانی لەلایەن ئەمریکاوە کۆنتڕۆڵ نەکرێ بە تەواوی. دۆستایەتیمان هەبێ لەگەڵ ئێرانە، لەگەڵ لە عێراق شاوەزعمان باشە بێت تاکو ئێران لە خۆمان بتۆرێنین، لە عێراق شاوەزعمان خراپە بێت چونکە دوجار سیاسەتیان نزیکە لە یەکەوە، بەتایبەت لە دوای 2023 ئێران زیرەکانە توانی عێراق بە شێوە لە شێوەکان بخات ژێر هەیمەنەی خۆیەوە سوود لەو داگیرکاریی ئەمریکا ببینێ کە لە ناوچەکە ڕۆیدا. هەمچی هێرشەکەی ئێران چی بەیاننامەکەی ئەمریکا ئەوە ئەسەلمێنێک کە کەسیان نایانەوێت کێشەکە لەوە ئاڵۆزتر بێت چونکە کەسیان لە سیاسەتی دەرەوەیانە تا ئێستا ئامادەیان نییە بۆ ئەوەی جەنگێکی فراوانتر بەڕێوە بەرن. لە ڕووی سەربازیەوە کوردستان هیچ توانایەکی نییە، نابێ هیچ نواندنێکی سەربازیش بکە لە ڕاستیە، چونکە توانای سەربازی هەرێمی کوردستان پێوەستە بە ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاواوە تا چەندێ دیفاعی لەکەن. ئەوەی هەیە تورکیا پاڵپشتی تورکیا زۆر یانیەوە نییە پشتی پێ ببەسیت و تورکیا و ئێران ئەکرێ هاوپەیمانی یەکتری بن لە دروستکردنی کێشە بۆ هەولێر. لە ڕووی ئابووریەوە خاڵی دۆمە لە ڕووی ئابووریەوە بوو، لە ڕووی ئابووریەوە زەرەرێکی زۆری بۆ هەرێمی کوردستانەیە بە حکمی ئەوەی کە هەولێر بە تایبەتی و کوردستان بە شێوەیەکی گشتی پشت بە گەشتی هاوڵاتیانی دەرەوە بە سێ و بازرگانان بۆی بێن لە هەولێر ئینڤستیان هەبێ و بازرگانیان هەبێ، ئەمەوە ئەکات ترس و دڵەڕاوکێ دروستکە لایەن و بگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان. بۆیە بەڕای من هەرێمی کوردستان گرنگە سیاسەتێکی خەتی سێ بگرێت بەوەی کە نە بە تەواوی پشتی ئەمریکا بگرێ بەڕوونی و نە پشتی ئێرانیش بەڕوونی بگرێت. ئەمانش هەرێمی کوردستان بە شێوە لە شێوەکان کۆمەڵی شروعی هەبێ بۆ وڵاتانە کە تەعاملیان لەگەڵاکە، یعنی نە بە تەواوی بێتە دۆستی ئێران و نە دژایەتی ئێرانیش بکە.